ئەمین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دۆم بەسپاسەوە لەگەڵ میوانەکەم لە ستودیۆکەم تەوەری دۆمیشم تایبەت دەبێت بە ڕەوشی ڕۆژئاوایی کوردستان. بینیمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەکدارەکانی دیمەشق هێرشیان کردە سەر زۆربەی ناوچەکان لە ڕۆژئاوایی کوردستان کە ئەمەش کاردانەوەیەکی فراوانی لەسەر هەر چوار پارچەی کوردستان بە دوای خۆیان هێنا ئەمەجگە لە ڕەوەندی کوردیش لە ئەوروپا بێت لە کەنەدا بێت لە ئوستورالیا بێت لە ئەمریکا بێت باشە. ئەمە ئەم پشتیوانی خۆرسکە یاخود جۆش و خرۆشی هاوڵاتیان لەسەر شەقامەکان لە هەموو ناوچەکان تا چەند کاریگەریە بێت لەسەر یەکدەنگی کورد یاخود گەیاندنی ئەم دۆسیە نیشتیمانیە بۆ لایەنی نێودەوڵەتی یاخود چۆن سەرنجی وڵاتانی زلهێز ڕاکێشین بۆ ئەوەی کە دەستوەردانی خێرا بکەن لە ڕۆژئاوایی کوردستان یاخود ئەوەی ئەبینرێت ئەوەی لە سۆشیال میدیا و میدیەکانە بڵاوکرێتەوە کە تایبەتە بە پەلاماردانی ناوچە کوردیەکان کە بۆ هێوە چەندین هاوڵاتی مەدەنی چەندین منداڵ شەهید بوون ئەمەجگە لەوەی کە گەماڕۆی زۆربەی ناوچەکان دراوە بە تایبەتی شاری کۆبانێ بە شێوەیەکی گشتی لەسەر ڕۆژی ڕۆژئاوایی کوردستان و دوایین پێشاتەکان وەگاماژەم پێیا بە سوپاسەوە بە ڕێز دانانەقی چاودێری سیاسیم لە ستۆدیۆ لەگەڵایە کاک دانا بەیانیت باش سوپاس بۆ ئامادەبوونت زۆر سوپاس. کاک دانا با من لەوە دەست پێ بکەم ئێمە بینەر و بیسەری هاوکارەکانم بووین پامێرەکانمان لە شار و ناوچە جیاوازەکان یاریمی کوردستان لە شاری کەرکووک لە سلێمانی بێت لە هەولێر بێت لە گەرمیان بێت کە باسی چالاکیەکانەکەن چالاکیەکانی ئەمڕۆ یاخود چالاکیەکانی ڕۆژانی ڕابردوو ئەم جۆش و خۆشیەی سەر شەقامەکان کە ئێمە ڕۆژانە ئەیبینین لە شار و ناوچەکان بۆ پشتیوانیکردن لە کوردانی ڕۆژئاوا چ لە باشوور بێت چ لە باکوور بێت ئەمە چ کاریگەریی بێت لەسەر ڕەوشی ڕۆژئاوای کوردستان لە ئێستا بێت یاخود لە داهاتوودا یاخود ئەو پەیامانە وەک پێشتر باسم کرد ئەگاتە وڵاتانی زلهێزی دنیا بە تاکید ڕۆژئاوا کانتۆنێکی گرنگە بە تەبیعی لە 2014 وەکو ئۆتۆنۆمی و خاوەنی دەستورێکی خۆیەتی لە ڕووی ئاینی و سیاسیوە و مامەڵە و گەمەکانی جیاواز بووە لە ڕاستیە دوای بەشار ئەسەد و پێش بەشار ئەسەد هاوپەیمانێتی هەبووە لەگەڵ ئەو وڵاتانەی کە کاریگەریان هەبوو لەسەر ڕووخانی سووریا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پێش هەمویانەوە بوو و ڕۆژئاوا و کانتۆنە سیاسیەکەی و هێزە سەربازیەکەی باشترین هاوکار بوون لە جیهانە لە جەنگی دژ بە تیرۆر و هەندێک ناوی دەبا لە جەنگی ناوخۆی سووریا لە ڕاستیا و جەنگەیە کە پەڕیەوە بۆ عێراقیش هەسەدە با بڵێن هێزە کوردیەکان ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەبوو و قوربانیەکی زۆریشیاندا لە پێناو ئەوێدا بەڵام بەداخەوە سووریای دوای ئەسەد و ڕووخانی ڕژێمی ئەسەد بەهۆی نالەباری ڕەوشی سیاسی و ناجیگیری ئیدارەی سیاسی ئێستای سووریا جارێکی تر هاتوونەتەوە بە پاڵپشتی کۆمەڵێک ئەجێندای دەرەکی نایەنەوێ ئەو کانتۆنە بمێنێ و ئەمەش کاریگەری هەبووە لەسەر باشوور و کاریگەریشی هەبووە لەسەر ڕۆژهەڵات و تەنانەت لەسەر باکووریش و ئەم کاریگەریانەش دوو جۆرە کاریگەری سیاسی هەبووە و تەئسیری لەسەر هێزە سیاسیەکە کوردیەکان کردووە لە تەواوی سەرزەویە و بە باشووریشەوە و کاریگەری کۆمەڵایەتی و تەنانەت کاریگەری مرۆیشی هەبووە لەسەر کورد لە هەموو شوێنێکی جیهانە وای کورد جارێکی تر مەنەفێستی عەقیدەی نەوتەوەیی خۆی بکە بەرامبەر بە ئەم کردارانەی کە دەکرێت لە ڕۆژئاوا بەرامبەر بە کورد لەلایەک وەکو هاوپەیوەندی سیاسی لەگەڵ زلهێزترین وڵاتی جیهانە و لەلایەکی تریش بەوەی کە مافی نادرێتێ لەسەر خاکی خۆی بژی. کاکدانە ئەم یەک ڕیزیە ئەم پشتیوانی و جۆش و خۆشی هاوڵاتیان لە سەرجەم پارچەکانی کوردستان بێ ڕەوەندی کوردی لە ئەوروپا لە ئەمریکا کەنەدا ئوسترالیا ئەمە تا چەند کاریگەریە بێ بۆی وڵاتانی زلهێز بێنینە سەر هێڵ تەنها ئیدانە نەبێت یاخود تەنها لێدوانێکی ڕووکەشی نەبێت لەلایەن لێپسراوانی باڵای ئەو وڵاتانەوە ئەمە تا چەند کاریگەریە بێ بۆ ئەوی هاوکێشەکە بە جۆریشکە لە داهاتووە بکەوێتەوە و کاریگەریە بێ بۆی کە وڵاتانی زلهێز بە شێوەیەکی ڕاستەخۆ بێنە سەر هێڵ ئەمە خەباتێکی نەرمە و زۆر شوێنی لە دنیا بە خەبەر هێناوەتەوە بەرامبەر بە کورد و چەندین دەستگای گەورە خەریکی توێژینەوەن لەسەر سووریا بەگشتی و لەسەر کورد لەوێ
لە ڕووی دیمۆگرافیەوە و ئەمە مێژووی کورد پیشان دەدات لە هەر شوێنێکی دنیا بێ بەرامبەر بە ئەو سیاسەتانەی لە شوێن و خاکی خۆیان کە ئێستا دایان بڕاندووە لە کورد جارێکی تر نوێ دەکاتەوە بەوەی کە ئێمە لە ڕابردووە زۆر لەم شکستانە ڕوبەڕووی هێزە سیاسەکانی کورد بووەتەوە بەڵام مینبەرمان نەبووە و دنیا لەم پێشکەوتنە بێبەش بوو. باسی مینبەرت کرد کاکدانا ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو چاڵنجەمان بینی ئەو چاڵنجە نەتەوەیە تایبەت بە دروستکردنی کەزی لەلایەن خانمانەوە باشە ئەمە وای کرد سەرنجی زۆرێک لە کەسایەتە ناسراوەکانی ئەوروپا بۆ خۆی ڕاکیشە بۆ نمونە کچی ئەکتەری ناسرا و چارلی چاپلن کەزی کرد یاخود چەندین خانمی ترکە لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپا پێگە و مەقامی خۆیان هەیە من شتێکی تر بۆ ئەمڕۆ چاڵنجەنەتەوەیە من شتێکی تر بۆ ئەم ڕووداوانە ئەڵێم و بۆ ئەم چاڵێنچانە ئەڵێم لەوانەیە لە لای بینەرێک کە تەماشا بکە بە قسەیەکی سادە لەمە تێ بکە ئێستا جیهان لە بەردەم گۆڕینی نەزمی نوێی جیهانیایە سیستەمی نوێی جیهانی ئۆدەری ئێمە وامان کرد جارێکی تر چونکە ئەمریکا پێشەوەی ئەم ڕووداوانەی سووریا بگاتە ئەمە بەرامبەر بە کورد بڵێن ئەمنی قەومی ئەمریکی لە ڕێگەی وتەکانیانەوە لە ڕێگەی دۆکترین و بیر و باوەڕەکانی ترمپەوە وای لە یەکداوەتەوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتر بەرژەوەندەکانی ناخوێنرێتەوە یاخۆ بڵێن هەموو ئەو دۆکترێنانەی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە سەرۆکەکانی ئەمریکا جێبەجیان کردووە بۆ مەسەلەی دیموکراسی بۆ مەسەلەی مافی مرۆڤ بۆ مەسەلەی مافە کەمایەتیەکان ئەوان دەپەڕنەوە بۆ بەدەستێنانی بەرژەوەندەکان و وزە لە ئەمریکای لاتین بەڵام ئەم ڕووداوانە کورد لە سووریا وای کرد و وای کرد جارێکی تر نەزمی جیهانی هاوسۆزی شەقامەکان لە هەموو دنیا بۆ نەتەوەکان یەک بێ جیا لە سیستەمی سیاسی کە بە دوای بەرژەوەندی خۆیانگە ئەمەش بیرکردنەوەیەکی لە لای شەقامی جیهانی هەیە ئەو گۆڕانکاری کە لە نەزمی جیهان بەدڵنیاییەوە هاوسۆزی شەقامی جیهانی هەیە بۆ دۆزی کوردی و دۆزی کوردی لە قۆناغێکەوە برد بۆ قۆناغێکی تر یەک لە ڕووی ناوخۆیەوە پێم وانە هیچ هێزێکی سیاسی لە دوای ئەم ڕووداوانە شەرمی ئەوەی هەبێت کە باسی دووبەرەکی بکە و جارێکی تر تەوزیفی ئەرکی سیاسی بۆ ئەرکی نەتەوایەتی گواستەوە ئەمە وای کرد کە هەموو کوردێک لە هەموو شوێنێکی دنیا بەرامبەر بەو ڕەفتارانەی دوژمنکاریانەی کە خاکەکانمان داگیر کراوە و دابەش کراوە بەسەر 4 وڵاتی سەرەکیە بڵێت من مافم هەیە و ئەگەر مافیشم پێ نادەیت لە ناو سیستەمە سیاسەکەی خۆتە تکایە مەم کوژە لە ژێر ناوی جیاوازدا کەواتە ئەمەی کە ئێستا بینیمان ئەم یەک دەنجی ئەگەر بەردەوام بێت بۆ نمونە لەسەر ئاستی دەبێت بەردەوام بێت ئەمە وای کرد تەنانەت پرۆگرامی هێزە سیاسیەکانیش بگۆڕێ لە شەڕی گەڕک بەکەڕەکەەوە تۆ بێ شەڕی نەتەوە بکەیت لە شەڕی نەتەوە تۆ بێ شەڕی دابینکردنی خاک بکەیت چونکە هەموو هێزە سیاسی لە هەموو دنیا بە هێزی سیاسی لە ڕاستیا سیستەم دەچەسپێنرێەوە کوردیش بەشێک بووە لەوە بە تایبەتتر لە باشوور ئەگەر ئێمە لە ساڵی 1990ەوە ڕزگار بووین لە حکوومەتێکی دڕندەی فاشی بەعسی لەو کاتەوە ئێمە ئۆتۆماتیکیەن بێ ئەوەی کە هێزە سیاسیەکان ئیش لەسەر کۆمەلگای کوردی و شەقامی کوردی بکەن ئێمە پاشەکشەمان کردووە لەو کەلتورەی کە لە عێراق هەیە لە ڕووی زمانەوانیەوە بنمونە زمانی کوردی بە لە ڕووی ڕێنووسەوە لە ڕووی هەڵس و کەوت و کەلتورەوە ئەگەر هەر هەڵس و کەوت و کەلتورێکیش لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە سەپێنرابێ بەسەر باشوورە کەلتور جیاوازە تەواو کەلتور جیاوازە با بپەڕینەوە بۆ ڕۆژئاوا کە باسەکەمان لەسەرەوەی لە ساڵی 2011ەوە لەوێش بە هەمان شێوە جگە لەوەی کە کورد پێشەنگ بووە شان بەشانی ئۆپۆسیۆنەکانی سووریاوە لەگەڵ ئەو هێزانی کە ویستویانە بەشار ئەسەد بڕوخێنن بەڵام کورد لە ناوەخنی خۆیان زۆر دیموکراسیانەتر و ئیشی لەسەر کەلتور و زمانی خۆی کردووە و من پێم وانە ئەو کانتۆنانەی یا ئەو شارانەی کە ئێستا ماونەتەوە بەدەست ڕۆژئاواوە بتوانن تەحملی ئەو کەلتورە درڕندەیەی HDS بکەن هەیئەتە تەحریری شام بکەن لە ڕاستیا بۆیە ئەمە دابڕانێکی پێش ئەوەی سیاسی بێ دابڕانێکی کەلتوریشە و دابڕانێکی زمانەوانیشە و دابڕانێکی پەیوەندیشە بۆیە
سووریا ئێستا لە قۆناغێکی زۆر سەختی سەرەتاکانی 2026 ئاڵۆزە و چارەسەر ناکرێت. تەنانەت ئەوانەی کە ئێستا سووریا بەڕێوە دەبن ئەو هەموو پشتگیریەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایان هەیە و باجی خاکیشیان داوە بۆ ئەوەی پشتگیری وڵاتێکی وەکو ئیسرائیلیان هەبێ و تورکیا بە هەموو هێزێکەوە لە پشتێتی. من لەو بڕواایەدا نیم بەم جۆرە هەڵسو و کەوت و تەسەڕوفاتانە وحدەی سووریا بپارێزرێ و لەو بڕواایشدا نیم بەم جۆرە سلوکە وا بکات بۆ یەک ڕێزی خاکی سووریا مەبەست. یەکێتی خاکی سووریا دەمێکە هەر لەگەڵ کەوتنی بەشار ئەسەدا چەندین سنتەری گەورە من چاودێریم کردووە و راپۆرتەکانیم خوێندوێتەوە. دەبێت دابش بێ، بەڵام جۆری دابشکردنەکەی ئایا مۆدێلەکەی چۆن دەبێ ئەمە لە ڕێگەی دەستەکەین. کاکدانا بووبوورە کورد لە جەنگی تیرۆرە دژی تیرۆریستانی داعش یاری زانێکی سەرەکی بووە، هاوپەیمانێکی سەرەکی یاوپەیمانی نێودەوڵاتی بۆ بە سەرۆکایەتی ئەمریکا لە دوای 2014 بینیمان چی لە کۆبانێ لە ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی ڕۆی لە باشوور بەڵێ مەبەستم بە شێوەیەکی گشتی ڕۆڵی کورد یاری زانێکی سەرەکی بووە. باشە ئەم هاوکێشەیە بۆ گۆڕا ئێستا بە بەرچاوی هاوپەیمانی نێودەوڵەتی ئەمریکاوە کە چەند کیلۆمەتێک دوورن ئەم هەرم تیرۆریستانن بەڵام بە ڕوویەکی ترەوە پەلاماری ناوچە کوردیەکانیان ڕۆژانە چەندین پێشێلکاری ئێن بە بەرچاوی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بێ یا خوسپای ئەمریکا بێت. ئەم هاوکێشەیە بۆ گۆڕا. ئەم هاوکێشەیە لە ڕاستیە پەیوەندی بە بەرژەوەندیوە هەیە، پەیوەندی بە شتێکەوە هەیە کە ئەمریکا سەرکردایەتی جیهانەکە ئێستا، پەیوەندی بە دۆکترێن و ئەو ڕێبازەی سەرۆکی ئەمریکاوە هاتنی ئیسرائیل هاوکێشەکەی گۆڕیوە. اینجا جەنگی 12 ڕۆژەی ئێران ئیسرائیل کاریگەری هەبووە لەبەرەوەی بە مێژوو سووریا بەدەستی کەمینەیەکی عەلەویوە بووە کە ئەمانە هاوسۆزی و پەیوەندیان هەبووە لەگەڵ شیعە و ئێرانیش هێزێکی زۆر گەورەی ئیقلیمی بووە. بەڵام ئەم کاریگەریەی دۆکترینی ئیدارەی نوێی ترامپ لە ڕاستیە تەئسیری لەسەر ئەو هاوپەیمانێتیە کردووە کە لە کووردا هەیە. بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە بە تەواوی هەموو کاراکتەرەکانی ئیدارەی کۆشکی سپی لەگەڵ کوردانە بن و ڕەچاوی ئەوە مێژوەیە نەکەن کە کورد تۆماری کرد ئەو سەرکەوتنەی بەرامبەر بە تیرۆر هەم لە ڕۆژئاوا هەم لە باشوور هەم لە هەر شوێنێکی تری دنیا هەیە. بەڵام ئەم دۆکترینە لە ڕاستیە بەهۆی ئەمەی ڕۆژئاواوە کەوتۆتە بەر تانە و تەشەر و هاوپەیمانەتیەکانی ئەمریکایشی لەت کردووە لە ڕاستیە ئەگەر بێت و ئەمەش نەبوون بە دوو بەشەوە خودبوون بە دوو بەشەوە چەند وڵاتێک ڕۆڵیان هەبووە ڕۆڵی محوەری هەندێک بەوەی کە بەشی خۆی دابڕێ لە سووریا پێش ئەوەی کە ئەحمەد شەرع بێتە سەر حکوم ڕووسەکان ئەوانیش یعنی ئێستا دوو دڵن ئایا هێزی کوردی جارێکی تر مەنفێستی پەیوەندیەکان یەکاتەوە لەگەڵ رووسیا و داوەتی بکاتەوە بۆ ئەوە بەرچاومانە ئیسرائیلەکان جۆلانیان برد چەندی شوێنی استراتیجیکیان برد بەتەکید ئیسرائیل شەڕی خاک دەکا ئیسرائیل شەڕی جوگرافیا ئەکا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە و ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیلیەوە لەبەرەوەی تەل ئەبیب تاکە پایتەختە لە هەموو دنیا درێژکولەیە و لەسەر سنوورە. هەمیشە ئیسرائیلیەکان شەڕی لوبنانیان کردووە و خاکیان لێ داگیر کردووە، شەڕی سووریان کردووە و لەبەر ئەوەی لە کاتی هێرشکردنە سەر دورزەکان لەلایەن چەکدارەکانی دیمەشقەوە ئەوەش بەهانەیە وەزیری دەرەوەی ئیسرائیل ئەمانە لە داهاتوە بینی پشتیوانی خۆی بۆ کورد لە ڕۆژئاوا دەربڕی ئەمانە لە داهاتوە بینی ئێستا جیاوازە تەل ئەبیب شوێنی خۆی گرتووە. ئەتوانین بڵێن هێمنیەکە بەر لە هاتنی گەردەلوول هێمنیەکە بە تاکید بەر لە هاتنی گەردەلوول بەڵام ئەم گەردەلوولە ڕاوەسێنراوە بەهۆی بەرخودانی کوردەوە. لە ڕاستیە کورد ئێستا لە ڕووی خەباتەوە دوو جۆر خەبات دەکات، خەباتێکی مەدەنی بۆ سەر شەقام و گەیاندنی دەنگەکانی و خەباتێکی چەکداریشی هەیە. ئەم خەباتە چەکداریە کۆمەکی کردووە کە خۆی ڕاگرێ. لە ئێستا ئێمە بێکەسین، بێکەسیەکەشمان لەوە نییە کە کەس لۆمە بکەین، بێکەسیەکەمان لەوەیە کە چەند هێزێکی جیهانی هەیە ئەم هێزە جیهانیانە هەمیشە یاریان لەگەڵ ئێمە کردووە کە کاتێک کۆشکی سپی و بەڕێز ترامپ
ئەڵێ گوتفایتە ئەمانە شەڕکەرێکی باشن ئەبێ ئەم وشە بۆ ئێمە ئیشی لەسەر بکەین لە ڕووی سیاسیەوە و ئەم کەلتوری گوتفایتە بکەینە بەدەستێنانی مافەکانمان و بۆیشیان بسەلمێنین لە ڕاستیە ئێمە خەبات دەکەین نەک فایتەرین بەدەست ئێوەوە قۆناغی هەرسهێنان من پێم وایە چەندەیەکە لە لای کورد و هێزە سیاسیەکان لە ڕاستیشە ئەگەر درکی پێ ناکەن من پێم وایە لە ڕێگەی ئەم وتانەی ئێمەوە جارێکی تر ئەبێ وا سیاست بکەین ووا بەرخودان بکەین لە ڕاستیە ئەم جۆرە تەفکیرە لە لای زلهێزەکان بگۆڕین کە وەکو تووڵێک وەکو ئامرازێک بەکارمان بێنن بۆ چەسپاندنی مافەکانی خوێن لە ڕاستیە کورد نەک هەر لەگەڵ ئەمریکا من لەم ماوەیە لە شاری دەربەنیخان کۆڕێکم هەبوو ڕۆڵی وزە لە گۆڕانکاری نەزمی جیهانیە وێلد ئۆدا چۆن گۆڕانکاری بەسەریە باسی ئەوەمان کرد کە ڕووسەکان دژ بە تورکەکان لە ڕاستیە چەندین جار کوردەکانیان بەکارهێناوە لە ئاسیای ناوەڕاستە بۆ ئاسیای ناوەڕاست لەبەر ئەوەی تورکمانستان و ئۆزباکستان و ئازەربایجان و هەموو ئەمانە کەونە ئاسیای ناوەڕاستەوە بۆ ئەوەی وا نەکالەکە لە تەنیشت رووسیاوە یەکێتیەکی تورکی دروست بێ هەمیشە کوردی وەکو کاتێک بەکارێن بەڵام کاتێک لەگەڵ رووسیا لەگەڵ تورکە ڕێک دەکەوێت یەکسەر کورد فەرامۆشەکەن ئەمە لە 62 63 دروست بوو پەیوەندی و هاوپەیمانێتی بۆ نمونە دروستبوون لە وڵاتانی زلهێزە کاکدان بەڵێ ئیسرائیل لەگەڵ کووردا وەشا لەگەڵ کووردا دوجار کە مافەکانیان جێبەجێ بێم دەوڵەتانە کورد وەکو ئامرازێک بەجێیاڵ من گەشببینم بەوەی کە ئێمە ئیمڕۆ دەنگمانە ڕوا و لە ڕووی ژمارەشەوە لە ڕاستیە کەشببینی ترکاک دانا کورد یاخود بڵین کوردانی ڕۆژئاوا لەسەر ئاستی نێودەوڵەتی تا ئێستاش هاوپەیمانیان هەیە چکە شەوی ڕابردوو بینیمان مەزلوم عەدی فەرماندەی هێزەکانی سوورای دیموکرات چاوپێکەوتنیشی ڕۆژنامەیە بوو باسی لەوە گوتی ئەمریکا و فەڕەنسیەکان تا ئێستاش هاوپەیمانمانن لەو سۆنگەیە ئەڵم کورد لە ڕۆژئاوا لەسەر ئاستی نێودەوڵەتی هاوپەیمانی هەیە بەڵێ ئەزانی بۆ مەسلەی ڕۆژئاوا ئێمە نابێ بە عاتفی و بە سۆزەوە لە مەسلەی سیاست و لە مەسلەی خەبات بڕوانی لە ڕاستیە من پێم وایە ئەمە وتەیەکی نوێژە بێ ڕۆژئاوا لەم قۆناغە تێپەڕی و مافەکانی خۆی چەسپان لە نێو دەستوری داهاتووی سووریا و لە نێو مەنزومەی سیاسی و عەسکەری و کەلتوریە بۆ ڕۆژئاوا و من گوێم لە وتەکانی بەڕێز مەزلومەوە بوو باسی ئەوەی کرد هێزی عەرەبی ناتوانێت بێتە ناوچە کوردیەکان ئەمە زۆر زۆر گرنگە ئۆتۆنۆمی پێدەبەخشێ وا بکەین بەس تەنها لە یەک ڕۆوە گرنگی نەدەین ئێمە بتوانین چۆن پەیوەندی ئابووری و پەیوەندی سیاسی و پەیوەندی کەلتوری و تەنانەت پەیوەندی دینیش لەگەڵ زلهێزا دروست بکەین وەکو ئەوەی لە باشوور هەیە لە ڕاستیە جۆرێک لە پەیوەندی دروست بووەوە ئەم پەیوەندیانە بەس تەنها پەیوەندیەکی سیاسی نییە بۆ نمونە وەکو هێزێکی وەکو یەکێتی و هێزێکی وەکو پارتی کە حکومڕانی ئێران بەڵکو پەیوەندیەکە چووەتە ناو زەوە پەیوەندەکە چووەتە ناو مەسەلەی پۆلۆتیکی و پەیوەندیەکە چووەتە ناو زۆر مەسەلەی تر لە ناو سیاسە بۆ ڕۆژئاواش گرنگە هەنگاو بۆ ئەوە بنرێ و لە ڕابردووە بەهۆی جەنگەوە لە ڕاستیە بەهۆی مەشغوڵ بوون بە شەڕی ناوخۆی سووریا و شەڕی داعشەوە لەوانەیە تەفکیری ئەوە نەکرابێ بۆیە جارێکی تر دەبێ مەنەفێستی ئەوە بکرێتەوە لە ڕاستیە دەوڵەتێکی وەکو ئەمریکا ئێمە نابێ هەڵەت تێ بگەین ئەمریکا دەوڵەتێکی زۆر زۆر گەورەیەوە دەم ئەمریکا ڕژێم نییە ڕژێم ئەوەیە بۆ نمونە دەیەک دوو دەیەک یەک کەس سێ دەیە چوار دەیە ئەمە بێتە ڕژێم کەسێک بەڕێوێ ئەبا خۆی بڕیارەداب هەموو مەنزومەکان پێوەندی سیستەمی 4 ساڵ جارێکە 4 ساڵ جارێک دەموچاوی نوێ دێ هەر لە سەردەمی بایدنە دوو جار وەزیری دەرەوە گۆڕا هەر لە تێرمی یەکەمی ترەمپە 3 جار سەرۆکی ئاژانسی بۆ نمونە ئاسایشی کۆشکی سپی گۆڕێنرا بۆیە تۆ پێویستت بە دروستکردنی هاوپەیمانێتی و لۆبی هەیە و ئەبێت تەفکیر لەوە بکەیتەوە 4 ساڵی تر بۆ نمونە لە کۆماریەکان ئەگەر بردیانەوە کێ دەبێتەوە هەڵمان ناوە بۆ دروستکردنی ئەو هاوپەیمانی لۆبیە هەیە هێزەکانمان بە جیاوازی دەیکەن بەڵام ئەمە سەر ناگرێت
تۆ کە کاتێک بۆ نمونە تۆ بۆن بەڵێ تۆ کاتێک حکوومەتی هەرێمی حکوومەتی هەرێم لە چوار هێزی سیاسی بەڕێز پێک دێت ئەبێ نمایندەی ئەم چوار هێزە لە کەسێکا بێ بۆ نمونە مەسوول بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەیە سەرۆکی وزەرایە جێگیری سەرۆکی وزەرایە سیاسەتی دەرەوەی وەزیری پێشمەرگێ ئەبێ تۆ مەنزومەتکە بە سیستەم بێ کە بە سیستەم کردو ئەو کاتە ئەوانیش بە سیستەم دێن بە هاوارتەوە ئەوەی بەداخەوە هەیە لە ئێستا ئینگلیزواتەنی پارشەڵی یعنی لێرە بۆ لەوێ بۆوێ و پەیوەندیشی بە تەواوەتی بە بڕیاری کوردانەوە هەیە هەم بۆ ڕۆژئاوا و هەم بۆ باشوور بۆ ئەوی بتوانین چۆن بەرەنگاری ئەم مەترسیانە کاکدانا من یەک پرسیار هاوکارانم ئەڵەن کاتیشە نەماوە بەڵام زۆر بە کورتیە بێ پێم بڵێ کاکدانا ئەوەی ئێمە بینین ئێستا بەرخودانی ڕۆژئاوایە پشتیوانیکردنە لە سەرجەم پارچەکانی کوردستان جۆش و خۆشی هاوڵاتیانە باشە ئەمە جیاوازەوەی کە ئەمە پشتیوانیکردنە بۆ کوردان یاخود بەرخودانی ڕۆژئاوای کوردستان ئەمە تەبەنی پرۆژەیەکی زۆر گەورەتر ناکە ئەگەر لە ئێستاش نەبێ بۆ داهاتوو ئێمە زیاتر لە 45 میلیۆن کوردین مەبەستم پەیامەکەیە بۆ لایانی نێودەوڵەتی بۆ ئاسی نێودەوڵەتی ئەگەر بە کورتی پێم بڵێ سپاس بۆ ئاستی نێودەوڵەتی تەبەنیکردنی پرۆژێکی گەورەتر نەخشی هێناوە هەموو چین و توێژەکانی جیهان چین و توێژی سینەمایی چین و لەگەڵ کۆبانێ بەڵێ هەمووی هاوسۆزە لەگەڵمانە لەوانەیە ئیدارەی وڵاتەکان لێرە و لەوێ بەڵام ئەوانی شوا پێ دەکرێن کە بڕیار لەسەر چانەرنووسی ئێمە بدرێ دوایین ڕستەش بۆ ناوخۆی خۆمانە گەشتبینین 45 میلیۆن کورد چاوەڕێی باشوورە کە کیانێکی خۆی هەیە من داوا لە هێزە سیاسیەکانەکەم یعنی پێشبڕکەی ئەوە بکەن لە ناو پەیڕۆ و پرۆگرامەکانیانە چۆن تەبەنی شەقام لە ڕووی نەتەوەییەوە دەگوێزێتەوە بۆ خەباتی حیزبایەتی خۆی و هەردووکی دەمجەکە تێکەڵەکە بۆەوەی چۆن خزمەت بە ڕێڕەوی کوردایەتی بڵێ بەڕێز دانانەقی چاودێری سیاسی سپاس لە ستودیۆ لەگەڵمان بوون سەرکەوتو بنەوەکەمی سپاس بۆ ئێوەش سپاس.